بەڵێ دەچینە لای پامێرمان ئازاد و مەراوایی لە سۆران و لەگەڵمانە کە ئاگازا سڵای خوا لێبێت و لەوێ زانیاری و چالاکیەکان چین و ئەو کەمپینی بەخشین چۆن بەڕێوە دەچێت. سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن دیارە دوای ئەو ڕووداوی کەوا لە پارێزگای هەولێر ڕووی داوە لە پاو زەرەر و زیانی بە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی شارەکەگەیان دەستگای خێرپازی بەخشین دیارە دوای ئەوی کەمپینی ڕاگەیان بۆ هاوکاریکردنی ئەو خەڵکانە کەوالیان قەوما بۆی هاوکاریەکانیان بگەێنن دیارە لە سەرجەم شار و شارۆچکەکان و سنگەکانی بەخشین هاوکاریەکانیان وەرەگرن من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر و بابەتە چمە لای کاک عوسمان بناوی بەرپرسی دەستگای بەخشین لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کا عوسمان ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن کەمپینەکە چۆن بەڕێوەچێت. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو دەستگای بەخشین لە سنووری مەڵبەندی سۆران ئێمە داوا لە خوای گەورەکەین خوای گەورە لە مردوانە خۆش بیت و بە باشتیمان وەرنیان شادکە ئەو برانەی هەولێرمان کە لیان قەوماوە ئێمە وەکو مسلمان وەکو کوردی مسلمان کە لە هەموو ئەگەر و ڕووداوەکان بەهانایە کۆچوینە بەڕاستی ئێمە لێرە دەستخۆشی لە تەواوی مسلمانانەکەین تەشخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین لە هەموو ئەگەر و ڕووداوەکان بەهانای خەرچی فەقیر و هەژار و لێ قەوماو هاتینە برانیشمان لە هەولێر ئەمجارە لیان قەومە خوای گەورە بەسەری کردنەوە خوای گەورە تەعویزیان کاتەوە لە دنیا و لە قیامەت ئینشاءالله. ئێمە شۆکو نووسینگەی سۆران هەستاوین بە ڕاگەاندنی ئەو کەمپینە لە سنووری سۆران و دەوروبەری و ئێمە نووسینگەکانیشمان لە سنووری سۆران و قەزای ڕواندز و قەزای چۆمان و نحیەی خەلیفان و نحیە هەریر نووسینگەکانمان ئامادەنە لە وەرگرتنی پێداویستیەکان لە ڕووی مادی و معنەویەوە و لێرەوشەوە داوا لە تەواوی خێرخوازان و خواپێداوانەکەین لە هەموو ڕووداوەکان لە هەموو ئەگەرەکان لە هەموو لێ قەوماوەکان کە بەسەرمان هاتینە خێرخوازان هاوکارمان بووینە و لێرەشەوە لەم کەناڵە بەڕێزەوە داوا لە تەواوی خێرخوازانەکەین هاوکارمان من لۆی بتوانین ئێمە شاوکاری ئەو برا بەڕێزانەمان بین کە لیان قەماوە ئەوڕۆ لۆی بتوانین کە خەم و خەفەتەکانیان تۆزەکم بکەینەوە. داوایستان لە خەڵکی خواپێدا و هەیەکەوە هاوکاریەکانیان بگەێنن بە دەستگای بەخشین. والله زەمە لێرە واکە ئەو کەمپینەمان ڕاگەیانێت لە تەواوی شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان وەل داوا لە خێرخوازانەکەین هاوکارمان من وەکو لایەنی مادی و لایەنی پێداویستەکانی دیکە چکە ئەو برایانەمان لە هەولێر کە لەیان قەوماوە هیچیان نەماوە هیچ پێداویستێکی ژیانیان نەماوە دەمە لێرە هەر ئەو خێرخوازانە هەر هاوکاریەکمان بکەن بەدەستەشی ئەمینەوە ئەیانگەینینێ و لەوانە بن ئینشاءالله. مرۆڤی مسلمان کە لەی ئەقەومێتن ڕەنگە مرۆڤ دەرفەتەوەی نەبێتن بە بەردەوامی هاوکاری خەڵکێکی مستەحق بکاتن ئێستا کە خەڵکی هەولێر لیان قەوماوە لەم کات بساتەدا ڕەنگە لە داهاتوودا مرۆڤ دەرفەتێکی وای بۆ نەگونجێتن هاوکاری کەسێشتر بکات ئامۆژگاری چییە بۆ خەڵکی خواپێدا و لەم کات بساتەدا؟ وڵا کاگازت ئێمە چەندان ئاەت و حەدیثمان هەیە لەو بارەیەوە پەندی کوردەواریشمان هەیە ئەرێ ماری سپی لە ڕۆژی ڕەشە ئێستا ئەلحەمدولیلا خەڵکێکی خواپێدامان هەیە خەڵکێکی دەوڵەمەند و خێرخوازمان هەیە ئەو مارە ئەو خواپێداوە زەرورە ئەمڕۆ لەو کات و ساتە بێتە سەرخەت و هاوکارمان بیت و هاوکاری ئۆبرا لێ قەماوانە بکەین بەڕاستی سکو ئینسان شەرت نییە بە زۆری بەشدارکاتن ئەگەر بە خەر کاتی بە 10,000 بەشدار کردی خەرخێر کۆرە هەزاتیا بە 5,000 بەشدار کردی شەرت نی ئیلا کابرێ بە مەبلەغێکی زۆر بەشداری ئەم پرۆژەی بکەن خود بەشداری ئەم کەمپینەی بکاتن ئینسان بەپێی تاقۆ توانای خۆی توانی هاوکار بیتن لۆی بتوانین ئەو برانەمان ڕزگار بکەین لەو خەم و خەفەتە ئینشاءالله. لە سنووری بڵێن دەستگای بەخشین لە سنووری سۆران چەند نووسینگەتان هەیەەوە هاوڵاتیان هاوکاریەکان بگەێنن بەکوێ؟ وڵا زەما وەکو باس بکرد لە قەزای سۆرانمان هەیە لە قەزای ڕواندزمان هەیە لە قەزای چۆمانمان هەیە لە خەلیفانمان هەیە لە هەریرمان هەیە لە شوێنانمان هەیە نووسینگەمان هەنا هاوکاریەکانیشمان لە تەواوی شار و شارۆچکەکان وەرەگرین کە نووسینگەشی لێنێمە لێرەوە داوا لە تەواوی خێرخوازانەکەین لە تەواوی زەماوەری سنوورەکەمانەکەین کە هاوکارمان لۆی بتوانین هاوکاری ئەو برا بەڕێزانەمان بین لە شاری هەولێر ئینشاءالله. دەستگای بەخشین سەرەتا ڕایگەیان تەنها پارە وەرەگرن بەڵام لە ئێستادا کەلوپەلی تریش وەردەگرن؟ بەڵێ ئێستا ئەو کەلوپەلانش وەرەگرین چکو ئەو برانەمان کە لیان قەوماوە تەواوی وەکو باسمان کرد تەواوی یعنی ژیانیان تێکچوە تەواوی ماڵ و حاڵیان تێکچووە ئەمە پێویستیان بەوێ کە هاوکاریان بی لە هەموو بابەتەکان و نەکە لایانی مادی هەموو لایەنەکانیان پێویستن چکو تەماشاکەین لە شاشەی میدیاکان تەماشای ئەو ماڵ و
حاڵانیانەکەین کە هیچیان نەماوە کوردەواری خۆمان گوتی بەس تەنها بخوان هەیە بە هەتا پێڵاوەکەشی نەماوە هەر بە پێخواسی هاتە دەری هیچی نەماوە فەقیرەی ئەمە لێرەوە تاوا لە مسلمانە نەکەین هاوکارمان لۆی هاوکاری ئەو بڕابڕ زەمان بین بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی پیاوی مەردە ئەمڕۆ ڕۆژی پیاوی دەست کراوەیە کە بێتە سەرخەت و بێتە مەیدان لۆی هاوکاری ئەو برابە ڕزانشمان بکە بەڕاستی ئەمە دووبارە و سێبارە باسی دەڤەرەکەمانەکەین سنووری مەڵبەندەکەمانەکەین لە هەموو پێشاتەکان هاوکارمان بووینە دەستبارمان بووینە تەنانەت مسلم ئەو برا کوردانەمە سووریا کە هاتن لیان قەوما دەربەدەر و ئاوارە بوون بەڕاستی زۆر بە گرم و گوڕی هاتمە سەرخەت و هاوکارن بوون ئەمەش هاوکاری وانمان کرد و لێرەشەوە داوان لە یەکەین هاوکاری باشمان لێ بتوانین ئەمەش ئەو برانە لەو خەم خەفەت ڕزگار ان شاء الله